سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی شەوانی ڕەمەزان لە شاشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشا دەکەم لە بەرنامی ئەمجارەی شەوانی ڕەمەزان هاتووکنە بازاڕی قەزای بەردەڕاش با بزانین هاوڵاتانی قەزای بەردەڕاش چۆن کاتەکانی خۆیان دابش کردووە و کاتەکانی خۆیان بەسەر دەبن فەرموو بینەری ئەم بەرنامەیە بن. سلااوتان نەبێت سلااو لای ێوەش بن بەخێر بن سەرچاو لەگەڵ ڕۆژێکی ناوڕۆکە چۆن بوو پێشەکی بەخێر بن سەرسەر و سەرچاوم بەڕاستی ڕۆژەکە زۆر خۆشە و جەوەکی زۆر خۆشە خوا ڕۆژ نوێژی هەموو ملایەکمان قبول کات چۆن دەبینی ڕەوشی بازار ئێستا چۆن دەبینی وەڵی ڕەوشی بازار ینی بەعادەتەن کە ماش بێت کە موچە بێت بەڕاستی ڕەوشی بازار باش دەبیت و ڕەمەزانە و خەڵکەکە مەزبورە پارە هەبی و نەبی هەر ئیشتەکەی هەر بکەنی خۆی بکەن ئارێ وەڵا دەبینی کە ئێستا کە بەرە و نزیکبوونەوەی جەژن دەڕۆن تۆزێک بازار جمجۆڵی تێکەوتووە خەڵەباڵغی ئەرێ وەڵا قەلەباڵغی بووە جمزۆلی تێکەوتووە مانگە ڕەمەزانە و مانگەکی پیرۆزە و خەڵکەکە کاری دەکات بۆ جەژن ئەرێ وەڵای خەڵک ئامادەکاری دەکات تەواوی ئامادەکاری خۆشی کردووە پارە هەبێت ئەدەیکرد پارەش نەبێت ئەدەیکرد بەخوا ئەگەر خۆچی بی خەڵکەکە هەدەکرد هەر خۆشی خۆی دەکات کڕینی ئەمجاری کە دەبینی نرخی کاڵە و شتومەکەکان گرانەوە بۆ حکمی ئەوەی کە دەڵێن دۆلار بەرز بۆتەوە شەڕی ئۆکرانی و رووسیا کاریگەری هەبووە لەسەر بازار و یاخۆت موچە دوا دەکەوێت لە کاتی خۆی نادەما کاریگەری نەکردو لەسەر ڕەوشی بازار وەڵی شەڕ ئۆکرانیا لە ئۆکرانیا وا لە رووسیا دۆلار وابزانم هیچ حەقی بە بازار و شتیوانە تەنها بازرگانەکانی خۆمانە ئەو دەرفەتیان دۆزیتەوە قۆزیتیانەوە بۆ خۆیان بۆ مانجی ڕەمەزان شتەکان لەسەر فەقیر و هەژار گران دەکەن ئەگەنا دۆلار نەیگوتێ دۆلار بڕۆ 1000 2000 3000 وەسەر هەندێک شتە 5000 چوتە سەرێ 10000 چوتە سەرێ یعنی زیاد لە حەدی دۆلارەکە غرادەکە ئەشیاکانیان گران کردیە باش مانجی ڕەمەزانە چەند گرنگە ئەو بازرگانەکان دوکاندارەکان نرخی کاڵە و شتومەکەکان هەرزان بکرێ بۆ ئەوی کەسانی کەم دەرامەت هەژارەکان بتوانن بیکڕن وەڵی داوا لە بازرگانەکان دەکەم نەک مانگی ڕەمەزان دوای مانگی ڕەمەزان و پێش مانگی ڕەمەزانیش هەڵەی وا مەقۆزنەوە بۆ قوربەسەرکردنی یا ماڵوێرانکردنی فەقیر و هەژار یان بازار ئەو خەڵکە هەمووی هەژارە ئەو خەڵکە هەمووی فەقیرە بێ مەعاشە بەڕاستی داوا لە حکومەتیش دەکەم چاودێری سرتر زیاتر بکاتە سەر بازار بۆ ئەوەی ئەشیاکان کاڵاکان گران نەبێت بەڕاستی لیژنەکانی چاودێری هەیە دەگەڕێت لە بازاردا وەکو پێویست کارەکانی خۆیان جێبەجێ وەڵی بەڕاستی کەم و زیاد تەخسیریان نەکردووە چونکە من شەوانە بەڕۆژ ئەیان بینم زۆر ئەسوڕێنەوە بەناو بازار لە هەموو لایەک تەخسیریان نەکردووە لە سوودی خەڵک دەبێەوە ناتوانن بەویستی خۆیان نرخی و کاڵە و شتومەکەکان دیاری بکەن حتمما سوودی خۆیە بێت ئەرێ وەڵە ئاگادارم ناومانگی ڕەمەزان خەڵکیان مەحاسبە کردووە پێش ڕەمەزانی خەڵکیانیش قەرامە کردووە لەسەر شتی گران هیوادارم بەردەوامیش بە ئینشاءڵڵا دەڵێ لەسەر هاوکاریکردن تەنها باڵێن بەشێک لە دەستگایەکان ڕێکخراوەکان تەنها لە مانجی ڕەمەزان هاوکاریەکانی خۆیان پێشکەش دەکەن لە دوای ڕەمەزانیش چەند گرنگە بەردەوام بن ئەم هاوکاریان وەڵی لەسەر دەستگاکان حتمما لەسەر ڕێکخراوەکانیش پێویستە زیاتر نەک ئەو مانگەی پاش مانجی ڕەمەزانیش زیاتر هاوکاری فەقیر و هەژار بکەن داوا لە دەوڵەمەندانی ئەم قەزا داوا لە دەوڵەمەندانی هەموو کوردستانەکەم زیاتر چاویان لەسەر فەقیر و هەژار بێت هاریکاریان بن عالم بەڕاستی کەوتووە لە بێ مەعاشی عالم زۆر زۆر فەقیرە باری داراییان زۆر زۆر خراپە داوا لە هەموو دەوڵەمەندانەکەم بابەز بێت ینی ڕۆژێک هاوکاری فەقیر و هەژارەکان بکەن بەڕاستی ڕۆژێک هەر دەگەڕینەوە لای خوا هەر مقابلەیەکمان لەگەڵ خوا هەیە ئەو باشە ئەوەی لەگەڵ خۆت بەدەستی خۆت چاکەی بکەی لەگەڵ خۆت ببەی تەنها باڵێن وەکو دەڵێن دوکاندارەکان بەششی زۆر خەڵک دەڵێ با لەو مانگەی با خێرەکەی ئەوەندەی نێکێت تەنها ئەو مانگە بکەینە مانگێک بۆ خەڵکانی هەژارەکان کەم خەڵکی کەم دەرامەت با قازانجەشی زۆر لە کاڵە و شتومەکەکان وەڵی وایە کاک محەممەد هەندێک دوکاندار وا دەڵێن بەڵام هەندێک دوکاندار بالمەقابلیشی بە پێچەوانەوە دەڵێن ئەم هەڵەیە دەقۆزنەوە بۆ خۆیان کە دەرفەتی زیاتر فایدە زیاتر لێ بکەن و لە بۆ خۆیان ئیسیفادە بێت بەڵام بەداخەوە هەندێکیان و هەندێکیانی جوانی ئەوە خوا هیدایەتیان بدات
سڵاتان سلام سەرچاو سپاس لە ڕێگە ڕۆژیگرتن ناوڕۆکە چۆن الحەمدلله سوپاس دڵخوا ڕۆژێکی خۆشە و ڕەمەزانێکی پیرۆزە ڕەمەزانی ئەم ساڵەگەر بەراورد دەکەین بە ساڵانی ڕابردوو چۆنە ڕەمەزانی ئەم ساڵ وەڵی ڕەمەزانێکی زۆر خۆشە و جەوەکەی فێنکە و الحەمدلله بە ڕۆژوینەوە هەموو بسلمانان لە ڕووی نرخی کاڵە و شتومەکەکان نزیک دەبنەوە لە جژن چی بەسەراتەوە گران بووە هەرزان بووە وڵی نرخەکانیان ڕێک بلند کردووە لە چاو پێشی ڕەمەزانەوە بەڵام لۆ فەقیر و هەژار دایمەن هەرزان بیت باشترە لە گرانە باشە نرخێک شتەکان هەرزان بکرێت وەکو جلو بەرگاوانەیە کە ئێستا زۆر داخوازی لەسەر داواکاری لەسەر وەکو پێویست لازمە هەرزان بکرێت لەبەر مانجی ڕەمەزان و هەم عیدیش لە دوایە تۆ چۆن کاتەکانی خۆت دابش کردووە لەگەڵ هەم ڕۆژی گرتنەکانی خۆت و هەم ئیش و کارەکانت و چۆن کاتەکانی خۆت دابش کردووە وەڵی وەکو کاتەکان شەوان دێمە بازارەوە و بە ڕۆژیش ئەگەر ئیشم مەبی ئیشی خۆم دەکەم و گەنە هەڵ لە ماڵە ناکە ڕۆژی گرتن و ئیش و کار پێکەوە الحەمدلله هەر هەستی پێ ناکەن کە بە ڕۆژوینە چون جەوەکەی زۆر خۆشە و جۆکەی ساردە و پێنکە و باشە چەند گرنگە هاوکاری یەکتر بکەین لە مانجە ڕەمەزاندا بەڕاستی گرنگە وەکو زکاتە وەکو خێرە وەکو هەموو شتێک لازمە هاوکاری فەقیر و هەژاران بکرێت لە هەموو مادیەک دەبینین زۆر زیاد دەگوترێت نرخی کاڵە و شتومەکەکان گران دەبی وەکو خوورمەیە گۆشتە جلو بەرگە لە مانجە ڕەمەزان بۆ تەنها لە مانجە ڕەمەزانەمانە شتانە گران دەبێت بەخۆی ئەوە هەمووی لەسەر بازارەکە دەوەستێتەوە و کابراە گەگەر گران بێنێ مەزورە گران بێ فرۆژە لەسەرەوە شتەکە بە گران بازرگانەکانە بازرگانەکان گران دەدەنە دوکاندارەکانیش وەکو پێویستە قازانجێکی لێ بکات ئەو دوکاندارەکان کە بڵێن بەشێک لە قازانجەکانی خۆیان با بڵێن زۆر نەبێ هاوکاری خەڵک بکاتانی لەو قازانجی با قازانجی زۆرتر نەکەن وەکو پێویست ئەویش دەبێت قازانجی کەم بکات نا ینی تەشیری بکات زیادی لە خەڵک وەربگرێ فایدەی قازانجی زیادر بێت باشە هاوکاریکردن تەنها لە مانجە ڕەمەزان پێویستە خۆ لە مانگەکانی دیکەش بێت باشە خەڵک کەسانی دەوڵەمەند و ڕێکخراوەکان دەستگایەکان حکوومەت واللهی لە مانجی ڕەمەزان هەر زۆر زۆروریەتە و لە پێشی مانجی ڕەمەزانیش دەرگای خێر بۆ هەموو کەسێکم و گاو کرایتەوە پێویستە هەموو کەسێک خێر بکات لە هەموو مانگەکان تەنها لە مانجی ڕەمەزان خاستان خێری زیاترە و دەستگرتنی هەژارەکان زۆر میمە هەژارمان زۆر میمە باشە کە دەبینین زۆر دەڵێن ئەو کەسانەی کە لە پێش ڕەمەزان جۆرێکە لە ناو ڕەمەزان جۆرێکی دیکە و دیسانێت دوو ڕەمەزان تەواو دەبێ دەبنە کەسانی دیکە بەخوای چی بڵێم وەڵی سەک و گرنگی بە نێژ و تاعەت و ڕۆژ و زکاتەکانمان دەدەینەوە لە دوای ڕەمەزانیش بە هەمان شێوە بەخوای دەبێ خۆمان پاکەینەوە خاستن لە ناو ڕەمەزاندا ڕۆژی هەر کەسێک ئەگەر بە زمانی بە ڕۆژی دەبێ خۆی پاک بکاتەوە لە مانجی ڕەمەزاندا بۆ ئەوەی خوالێک گوناعەکان و لە تاوانەکان کشی خۆش بێت سلااوتان لێ بێ سلااو سەرچاوم بەخێر بێن سەرچاوان لەگەڵ ڕۆژیگرتنە چۆنە باشن واللهی باشن الحەمدلله عیبینی ڕەمەزانی خێر و بەرەکەتە لە بۆ هەمی بسلمانێکی ئینشەڵڵا یاخوارەوە باش دەبن ئەگەر ئەو ساڵ تەمشا بکەیتی ڕەمزانی ئەم ساڵ لەگەڵ ڕەمزەکانی دیکە چۆن بۆ ساڵانی ڕابردوو خۆشتر بۆ خەڵک دەڵێ کە شواوایەکەی خۆشە بەم ساڵان گەرم نییە بە خودای جەوەکە یەکەمتە زۆر باشە الحەمدلله خوا بە زیادبی و چ دەڵێن جەوەکە گەرم نییە جەو خۆشە و نەچینی دەبین نە برسیمان دەبین الحەمدلله شکر و وا دەقەتێتەوە الحەمدلله چۆن کاتەکانی خۆت دابش کردو هەم ڕۆژی گرتنەکانت هەم ئیش و کارەکانی خۆت چۆن دابشت کردووە بە خودای من سعات دێمە دوکانی حتا سعات 12 نوێژ خۆمان دەکەین و دەستمەوال دەنەوم حتا سعات 3 عەسر نوێژ دەکەم و دێمە دوکانی حتا فتار پشتی فتار سعاتەش دێنەوە حتا سعات 11 و 12 ئارێڵە بازارەکە چۆنە کڕین و فرۆشتن هەیە بە خودای الحەمدلله ئەوە بیە 15 ڕۆژ ڕەمەزان يعني تسبيل بازارك عيبنية وعالم ديتنا وبازاري حتى ساعة 12 كشو بازاريك عيبنية وش تماشاك لغو سيارة ديت ودتسيد عالم دين ودسن او يجزلك دكريتن او
تشت لە خۆی دەخوا کاری دەکەن بۆ جەژن دیکو ئارێ وەڵڵا بۆ ئامادەکار دەکەن باش لەنا پازار نرخی کاڵە و شتومەکەکان هەرزانن گرانە بە خدای ئەمن وەچی دەلێن لێ خۆم حتاکایش یەک شتم نەکڕیە بەس پرسیار دەکەن ئەمە خوددان دوکانن دێن و دەچن عالمەکەمان دەڵێن ستۆنی هەندێک تشتی گرانە هەندێک شتی باشە عیبی نییە ئارێ وەڵڵا چەند گرنگە لەو ماگەی هاوکاری خەڵک بکرێ ینی شتەکان بە تۆزە گارزان بکرێت دوکاندارەکان یعنی ڕەچاوی بارودۆخی ژیانی خەڵک بکەن واللهی ئەوە وچ دەلێن دەبی سەد هاوریە ئەو نەفرە بکەیناو بەڕدەڕەش هەندێک زۆر بەیان فەقیرن یعنی پارەیان پێی نییە و تشت بکڕن ئەگەر 5,000 هەیە بیست پێلاوی لە خۆ بکرێتین باشترە و 10,000 هەندێک زۆر عالم دەکەنە بە 10,000 و 15 و 20 مساعدە عالم بکەن باشترە ڕەمەزانە خێر و بەرەکەتە ئەو مانگەیە باشە هاوکاری خەڵک بکرێت لەومان ئەدی چۆن ئەرێوڵە باشە تەنها لە مانجی ڕەمەزان یاخۆ لە مانگەکانی دیکەش هاوکاری خەڵکی فەقیر و هەژارەکان بکرێت بە خدای زانستۆ آياتي هي آياتي القرآن خدي تعالى تفرمي دليت ارحموا ما في الأرض يرحمكم ما في السماء يعني أو آيات لبو همي مانجا كاتية نبس لبو رمضاني أري والله إذا دبي رحم با أو بسلمان بكانوا کەس دەبینی زۆر کەسانی دەوڵەمەندەکان ڕێکخراوەکان حکوومەت تەنها لە مانجە ڕەمەزان هاوکاری خەڵک دەکەن باشە چەند گرنگە لە مانگەکانی دیکەش هاوکاریەکان بکرێت ئەو هاوکاریەکانیان بەردەوام بێ هەر هەندە زاریش کەسانی دەبینین تەنها لە مانجە ڕەمەزاندا ماڵڵین کاری باشە و کاری نێژور تاعەتی دەکەن دوکە ڕەمەزانیش تەواو دەبێ واز دە و کارانە دەین دەگەنڕێنەوە هەمان کەسایەتی پێشوو والله زانستۆ يعني داوا دەکەین لە هەمی نەفەرەک هەندێک نەفەران کە لەو قسەوا دەلێمەوەش دەوڵەمەندی هەیە لەو ناو بەردەڕەش هاری کاری جەماعەتی فەقیرەکانی بکەن زۆر 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 ڕەحمەتە لە بۆ ئەو عالەمە ئەرێ وەڵڵا هاریکانی جەماعەتی بکەن فەقیر هەیە لە ناو بەردەڕەش زۆرن و دەوڵەمەندیشی هەیە هاری بکەن گوناحن خێرتان دەگاتێ بە خودای جەنەتی دەکڕن ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا لەگەڵ ڕۆژیگرتنی ئاوڕۆکە چۆن بوون؟ وەڵڵی زۆر باشە ڕەمەزانێکی خۆش و بەرەکەتە و ئێمەی بسلمان هەموو دەبێت ڕۆژی بگرین و لەسەرمان فەرزە. باشە چەند گرنگە لە مانجی ڕەمەزان هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەتەکان بکەن ئێستا دەبینین مانجی ڕەمەزانە مانگەی خێر و بەرەکەتە ئەمەیان زۆر گرنگە ئێمەی بسلمان دەبێت هاوکاری هەژارەکان بکەین و لەسەرمان فەرزە. باشە ئێستا دەبینی تۆ لە ناو بازاری تۆ وەکو کاسبکارە وەکو گەنجێکی کاسبکار ڕۆژی بازار چۆن دەبینی شتەکان هەرزانن بەخوای هەروەکو ساڵەکانی پێشتر نییە بازارەکە هەر بەرەو نەمان دەڕوات و ئەلحەمدولیلە لەخوای بەزیار بێت هەتا وهاش بێت عیبمان نییە خەڵک ئامادەکاری دەکات بۆ جەژن یعنی خەڵک شتی دەکڕن بەڵێ تشتی دەکڕن و ئامادەکاری دەکەن بۆ جەژن چونکە ئەوە لەسەرمان فەرزە. باشە ئێستا کە دەبینی بازار قەڵەباڵغە قاڵەباڵغی پێوە دیارە نرخی کاڵە و شتومەکەکان چۆن دەبینی جلوبەرگ هەرزانە نرخی کاڵۆمارەکە ئەوە هەموو زۆر هەرزانە و لەخوای بەزیار بیت ینی هاوکاری هەژارەکان دەکەین و باشە چەند گرنگە تەنها لە مانجە ڕەمەزان نەبی هاوکاریەکان هەمووی مانگەکانی دیکە بێ ئەکە دەبینی زۆر جار باڵی کەسێکی دەوڵەمەندە ڕێکخراوێکە حکوومەتە تەنها لە مانجە ڕەمەزان هاوکاری چەند گرنگە بەردەوام بین هاوکاری خەڵکەکان بۆ ئەوەی ئەو ژیانەی پێکەوە ژیانمانەیە جوانتر بکەین. وەڵی نەک لە مانگی ڕەمەزان هەر مانگەکانی دی ئەگەر هاوکاری هەژارەکان بکەین ئەوە زۆر مهمە چونکە ئێمەی بسلمان دەبێت هەموو جار هاوکاری هەژارەکان بکەین و لەسەرمان فەرزە. تۆ چ تیناوە چۆن ئیش و کارەکە بۆ نمهێنەوە و لەخوای بەزیار بیت ئیشمان باشە و عیبمان نییە. چۆن کاتەکانی خۆ دابش کردو هەم لەگەڵ ڕۆژیگرتنەکەت هەم لەگەڵ ئیش و کارەکان وەڵە خۆی من بەس هێوارەکەی دێمێرات فتاری خۆمان دەکەین و دێنێرە هەتا دوازە شەوێ یەک شەوێ و دەچینەوە ماڵێ ماندوو نابن بەێ وەڵە ماندوو هەر ماندوو دەبی ئیش هیچ ئیشێک بەبێ ماندوو بوون ناوەڵە وایە هەموو ئیشێک ماندووبوونی تێدایە ئەرێ وەڵە خۆتام دایش بەڕێزی زۆر بە خێراتتان دەکەین و براگەورەی ئێمەە.
من بخۆم قوتابی قسم داخلی ماوەڕ لەگەر هاوڕێیان هاتیمە بۆ ناو بازار و کاتەکەش زۆر باش بەڕێوە دەچێوەڵە لە خۆی بەزیاد شێک دەخوێنی لە بەشی کارگەری کار قۆناغی چەندێ بۆ قۆناغی ئەم ساڵ مەرحەلە دوومە قۆناغی دووەم بەل باش خوێندن و ڕۆژیگرتن چەند کاریگەری هەبووە لەسەر با بڵێن پرۆسی خوێندنەکە لەسەر تۆ ینی ماندووتان ناکات خی تاڕادەیەک ماندی بوون دەکەین بەڵام ئەلحەمدولیلا باشە ینی باش بەڕێوە دەچیتم تا ئێستا باش بازاڕی بەردەڕەشی ئێستا چۆن دەبینی لە نرخەکان با بڵێن کاڵە و شتومەکەکان چۆن خی نرخەکان هەمووان باشن وڵا تا ڕادەیەک جێگرین ینی ئەگەر فایدەش باێتە سەرێک قازانج کەمە ینی قازانجی ئەوە زۆر نانە سەری و بازاڕیش ئەلحەمدولیلا باشە هەم خەڵکێک دەتوانێت بیکڕێت خی وابزانم هەموو خەڵکێک ئەگەر نا بۆ هەموو ینی بۆ هەموو ئاستێک هەیە بۆ فەقیران هەیە بۆ ئاستی ناوەکان بە شتێکە کە دەتەوێت شتێکی گران بێ نرخ بە هەموو ئاستێک هەیە باشە لە مانجی ڕەمەزان نرخەکان داشکانی بۆ بکرێت یارمەتی خەڵک بدرێت بەخوای دەڵێت وەکو خوێندکارێک وەکو قوتابیە بەخوای من دەڵێم زۆر گرنگان چونکە لەو کۆمەلگادا کەسی فەقیر هەیە و ئاس مامان دەوڵەمەندیش هەیە ینی تا بکرێتن هاوکاری فەقیران بکرێت لە مانگی ڕەمەزاندا ئیشێکی زۆر باشە لە مانجی ڕەمەزان یاخود لە مانگەکانی دیکەش زۆر تا دەڵێن تەنها لە مانجی ڕەمەزان مانگەکی بەستە نا ڕۆژی گرتون و تاعات و زکاتە و هاوکاریە مانگەکانی دیکە ئەی یازدە مانگەکەی بکە وەڵام مانگەکانی تریش بەڵام بە تایبەتی ینی لە مانگی ڕەمەزاندا بکرێت زۆر باشە چونکە مانگی ڕەمەزان وەکو مانگەکانی تر نییە ینی مانگی عیبادەتە و خێر و باشنەوەی لە خدای ڕاستە باش ئەی یازدە مانگەکەی دیکەش هاوکاریکردنەکان چەند گرینگە یعنی پەیوەندیەکانمان پێدوانیە مرۆڤەکان پەیوەندیەکانیان باشتر دەبێت قساکانیان با بڵێن هاو لە ڕووی هاوکاریەوە لە ڕووی مامەڵەکردنمان لەگەڵ شێوازن من بەخۆمەوە 2 ساڵە لێرەمە هیچ گلەیم ینی لەو خەڵکەنیە تا بڵێ باشن وەڵا نرخەکانیش هەمووی باشن و لە ڕووی هاوکاریەوەش زۆر باشن وەک ئێمەوە خوێندکارانی قسم داخلی ینی ئەمڕۆ خواردن فتارێکیان بوومە دروست کرده بوو نووسێبە لەلاان خێرخوازێکەوە باش کا دەبینین ئێستا لە کاتی ڕۆژیکردنی بەشەشی زۆر خەڵک تووڕە دەبێت تۆش تووڕە دەبی لە بەخوای تووڕەبوون ینی زیاتر پێش بەربانگ پێش ئەوەی مەڵا بانگ بدە زۆر تووڕە دەبێت ینی هەڵدەسی وەڵا بەکەمی وەڵا زۆر نانی کەم ئەرێوەڵە کەم ینی زۆر تووڕە نامەگەر بێت و ئەوە باش تەنها لە مانجی ڕەمەزان تووڕە نابێ خۆمانگەکانی دیکەش وای وەڵام داوەکە تووڕە نەبی ناوەڵ ڕیارمدا تووڕە نەبی زیاتر کەسێکم وەڵا ینی تووڕەبوونم کەمە لە لای زۆر تووڕە نام کەسانی کە زۆر تووڕە دەبن زۆر و هەڵدەچێن لە مانجی ڕەمەزان زۆر لەسەر هۆڕن لێدانێک یاخود لە تروفلایەتێکە لەسەر ڕاگررتنی سعارێکە شەڕ و کێش و گرفتەوانە بەخوای پێیان بڵێم دنیاون دەنانێ ینی خۆیان تووڕە بکەن و لەسەر شتێکی بێمە عزمان ئارێوەڵەوە هەمومان وەکو براینە و ینی بەڵام کەمتر دەبینم لەو لای بادینیان تشتەوە زۆر کەمە ئەم بەێ الحەمدولیلا خوا بەجێ زۆر باشین لەسەرەتای مانجی ڕەمەزان تا ئێستا باش بوون ینی زۆر باش بە زیادبی دنیا فێنکە و جۆکە خۆشە و زۆر ئاسایی بوون ڕۆژیگرتن و ئیشوکار وابزانامەوە بە تەنها بە شەوان دەیکەیتەوە نا وڵای ئێمە بەڵێ پێش ڕەمەزان بە ڕۆژ دەمان کردەوە تا شەو درنگانی شەوە ئێستا عەسر دێن ساعات 4 تقریبان تا یەکی شەو 1:30 شەو بەردەوام دەبین مانگوو نابن لەگەڵ نەخێر ئیشکردن کاریگەری نیە لەسەر ئێمە لە مێژەوە کارەی دەکەیت هەمی تقریبان نزیکەی 10 ساڵ دەبی زیاتریش دەبێت حەز و خولایەک بەڵێ هیواتمە ئیشێ و حەزم کرد ئیشەی بکەم باش لە بازاڕی بەردەڕەش ئێستا چۆن دەبینی لەگەڵ نزیکبوونەوەی جێژە بازار قەڵەباڵغی وەڵاهی ڕاستی قەڵەباڵغی هەیە بەس کزە خەڵکەوەی ساڵانی ڕابردوو نییە ئەشیای بکڕی جلو بەرجی بکڕی خواردن بخوات و وەکو ساڵانی ڕابردوو نییە خەڵکەکە با بڵێن بێپارەیە و گرنگە لە مانجی ڕەمەزان هاوکاری ئەو کەسانە بکرێت با بڵێن دوکاندارێکە دوکانی جلو بەرگیەیە دوکاندارێکە دوکانی گۆشتی هەیە با بڵێن سەوزە و میوەیە فۆرمای دەفرۆشی هاوکاری ئەو کەسانی کە بە ڕۆژوونە یاخود ئەو کەسانی کە موسڵمانان مەمەنگە هاوکاریان وەڵاهی ئەو گرنگە بەڕاستی هاوکاریکردن خەڵکەکەی و هاوکاری دوکاندارەکان بەڕاستی پێویستە
لە مانجی ڕەمەزان یاخود لەمان والله لەومان کان بە تایبەتی مانجی ڕەمەزان باش زۆر کەسەکان دەبین تەنها لە مانجی ڕەمەزان نێژەکانی خۆیان زۆرتر دەکەن زکاتەکان یاخود سەرفترەکان و یاخود هاوکاری زیاتر لە مانجی ڕەمەزانەکە یاز لە مانگەکەی دیکە والله بەتەکید هەیە بەس مانجی ڕەمەزان زیاتر خێر و بڵین خێر و خێرا زیاتر دەبی مانجی سەرفترە و مانجی خێر و خۆشی و مانجی ڕەحمەتە و بلو مانگەی زیاتر خێر و خێرا دەکرێت چی دەڵێ لەس ئەگەر هاتوو لەو مانگەی ئەمەش بەشێک لە قازانجەکانی خۆمان کەم بکەینەوە وەکو بامڵێن دوکاندارە بازرگانە هەر یەکەوە سلسلەی ژیان کە پەیوەندی بە خەڵک والله هەر کەسە و لە ڕاست خۆی دەبێت ئەو کارە بکات هەر کەسە بەبێ توانای خۆی دەبێت قازانجی خۆی کەم کاتەوە لەبەر خەڵکەکەی چاوی لە خەڵکەکە بێت خەڵکە کەم دەرامەتە چاوی لە بازارەکە بێت باش ئێوە ماوە کێشەی و گرفتی گۆشتان هەبوو ئەمزان گۆشت نرخەکەی بەرز دەبەوە دادەبەزی کاریگەری کردوتە بەتەکید نرخی گۆشت لە بازار یەکەم جار باش بوو بەڵام ئێستا کاریگەری زۆر سەر گۆشتی نرخی گران بووە بۆ نمونە ئێستا پێشتەماینە چیلۆی کەبابی بە 9 دەمان کڕی ئێستا پێ 12,000 چیلۆ 3,000 لەمە زۆرە ئەوش کاریگەری زۆر کەس سەرمە ئەو لە قازانجیمە دەڕوات و بازارەکەش بە خۆی کزا لەبەر ئەوەی لۆمە خراپە باشە باسی تووڕەبوونی بکەین گە لە مانجی ڕەمەزان بەشەشی زۆر لە خەڵک پێش بەربانگ تووڕە دەبن تۆ ژوای نەخێرمانیم بێسەوانەوە بەخوا ئەمەکە هاتم زۆر بەرەوەی ئەم لە مەتعامین خەڵکی هەموو زۆر خەڵکی دێ لامان دەبی تعامل چ بکەین کەسانی دەبینی زۆر لە بەربانگەوە لەسەر هۆڕنگ لێدانێک لەسەر قسەیەکە لەسەر ئەو شتێکە تووڕە دەبیش کێشە گرت طبعا وایە دەبی هەموو کەسێک کە بە ڕۆژ دەبێت دەبی سەبر و ئارامی بیت نابێت تووڕە بین و خوا لە خۆمان تووڕەکەین بە شێوشی گشتی مانگەی خێر و ڕەحمەت و بەرەکەت خێر و بەرەکەتە مانجی نوێژ و تەراویعە مانجی ینی زکاتە و سەرفترە هاوکاریەکترە مانگی ئینزا پارانەوەیە بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون ئەمە ڕابۆچوونی هەوڵاتیانی خەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمامۆن سپاس بۆ کامیرەمانم جەلەل گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێزە خۆشەویستیم قوبوڵکان بەخوای گەورە تا دەسپێرم خواتان لەگەڵ